سڵاتان لێبە بەڕێزان کوردەکانی پارێزگای سەلاحەدین یان ئەو ناوچانەی کە بشێکن لە ناوچە جەناکۆکەکان لە چ بارودۆخێکدا دەژین دیارترین ئەو کێشانەی کە کورد لە پارێزگای سەلاحەدین و خەزاو ناحیە کوردیەکانی سەر بۆ پارێزگایەدا ڕوبەڕووی دەبێتەوە چییە؟ دیداری ئەم هەفتەیەمان میوانداری بەڕێز دکتۆر ئەمین عەزیز جەواد جێگری پارێزگاری سەلاحەدینمان کردووە. دکتۆر بەخێربێت. ئەمە بە شوەیەکی گشتی لە بارودۆخی کورد لە پارێزگای سەلاحەدینەوە دەست پێ بکەم. ماوەیەکی زۆرە لەگەڵ ئەو هەموو هەرا هۆریایی لە دیالە و لە مووسڵ ڕوبەڕووی کورد دەبێتەوە، بەڵام جۆرێک لە بێدەنگی لە لای کوردەکانی پارێزگای سەلاحەدین هەیە. ئەمە بۆچی گەڕێتەوە؟ بڵێ زۆر سپاس. پێشەکی من ئەمەوێ باسی ینی پارێزگای سەلاحەدین بکەم، چونکە پارێزگای سەلاحەدین خەڵکێکی وا تەسەورەکە کە کوردی تێدانە یا کورد جێگای دەستی دیار نیە، کورد حکومڕان نییە لەوێ. حەزەکەم پارێزگای سەلاحەدین باسکەم کە پێکاتووە لە 8 قەزا کە قەزای دووسخورمات و ئەو قەزای دۆرە و قەزای تکریت و قەزای بێجی و قەزای شەرگات و قەزای سامەڕا و قەزای دجێل و قەزای بەلەد 8 قەزایە و 9 ناحیە واتەوە 17 وحدە ئیداری سەلاحەدین پارێزگای سەلاحەدین لی پێکاتووە. لەناو ئەو هەموو قەزا و ناحیانە دووسخورمات و تەنیا ژمارەیەکی زۆر کوردی تێدایە لە سەتاتوانم بڵێم 37 تا 38 ژمارەی دانیشتوانی دووسخورمات و کوردن. لە قەزای سامەڕایش نزیکەی 72 تا 73 بنەماڵەی کورد هەن کوردن لەوێ وەختی خۆی تەرحیل کراون لە خانەقین و لە جێگاکانی ترەوە لێوە دانیشتون. لە تکریتیش چەند ماڵێکی کورد هەیە، لە بێجیش توانم بڵێم 5-6 ماڵێک ئەوانەی کە موەزەفن و لە مەسفای بێجی و لێ جێگایانە. ئەوەی کە سوقلی کووردە قورسایی کووردە کە بڵین وەزنی کوردی لەوێ قورس کردووە لە پارێزگای سەلاحەدینە قەزای دووسخورماتووە. ئێمە لە ئینتیخاباتی لە هەڵبژاردنەکانی 2005 لە بڕی 41 کورسی لە پارێزگای سەلاحەدیندا 8 کورسیمان هەبوو. 8 کورسیمان هەبوو، لیستی هاوپەیمانی کوردستان 8 کورسیمان هەبوو. ئەوە بوو لە 2005 تا 2009 دەست بەکار بوون لەو پارێزگایە و هەروها یاریدەری پارێزگای سەلاحەدینیش واتە معاونی محافظ بۆ شؤونی ئیداری ئەویش کورد بوو، سەید قاسم خەڵکی دووسخورماتووە، ئەو چەند ساڵە ئیشی کرد لەوێ. لە ئینتیخاباتی 2009دا طبعا کورسیەکان کەم بووەوە، کورسی عمومی محافظات لە 41ەوە لەسەر ژماری دانیشتوانی هەموو محافظەکە تەقسیم کرا دابشکرا. پارێزگای سەلاحەدین لە بڕی 28 کورسی ئێمە 2 کورسیمان بەرکەوت. هۆکاری و کەمبوونەوەی چی بوو؟ ڕژێنەچوونی کورد بوو بۆ دەنگدانیان چەند خاڵێکە کەمبوونەوەی کورسیەکانمان ئێمە لە پارێزگای سەلاحەدین ئەگەڕێتەوە بۆ چەند خاڵێک. خاڵی یەکەم لە 41 کورسیەوە خۆی کەم بۆ 28 کورسی، ئەوە ینی کەم ئەبێتەوە. دوایی لە 2005 لە پارێزگای سەلاحەدین لە 8 قەزایە تەنیا ئەتوانم بڵێم 3 قەزای بەشداری کرد، قەزای دووسخورمات و دجێل و بەلەد بەشداریان کرد لە ئینتیخابات. ئەو قەزاکانی تر بە کەمی بەشداریان کرد لە ئینتیخاباتە. وای لێ هات کە تەنیا دووسخورمات و 15 کورسی هەبێت، 8 هی لیستی هاوپەیمانی بوو، 7 کورسیشی هی کەسانی تر بوو، ینی لە 41 کورسیە دووسخورمات و بە کورد و عەرەب و تورکمانەوە 15 کورسی هەبوو. لەبەرەوەی خەڵکێکی زۆر لەو قەزای دووسخورمات و لە بەلەد و لە دجێل بەشداریان کرد. لە قەزاکانی تر وەکو شەرقات، وەکو بێجی، وەکو سامەڕا یەک نوێنەریان نەبوو. بەڵام لە 2005 هەموو قەزاکان بەشداریان کرد، لە 2009 عەفوەن هەموو قەزاکان بەشداریان کرد، بە زۆری بەشداریان کرد. وای لێ هات کە ئەو ڕێژەیە لە 8 کورسیەوە بگەڕێتەوە 2 کورسی خۆی کەمبوونەوە نیە لە ڕاستیە، چونکە خەڵکێکی زۆر بەشداری کرد ئەوانی پێشوو بەشداریان نەکرد بوو. دوای ئێمە لەو 2 کورسیش کە بەدەستمان هێنا توانیمان جێگەری پارێزگاری تکریتیش بەدەست بێنین. دوکتۆر ئەمەوێ لەسەرەوە هەڵوەستە بکەم، یعنی ئەو 2 کورسیە حەقی کورد خۆیەتی لە پارێزگای سەلاحەدینە یان کەمە یان زیادە؟ نەخێر، حەقی کورد لەوە زیاترە، حەقی کورد لە 3 کورسیش زیاترە. بەڕاستی ئەگەر خەڵکەکە ئەو وەختە بەشداری بکردایە، بەڵام لەبەر هەندێ مەشاکل و هەندێ بۆ چوونی خەڵک لەو شارەدا وای لێ هات کە خەڵکی بە کەمی بەشداری ئینتیخابات بکە. یەکێک لەوانە نەبوونی وەعی سیاسی، ینی وەعی سیاسی ئەو خەڵکە لەو شارەدا کە قسەت لەگەڵیە کرد پێتەوت بڕۆ بۆ دەنگدان، بڕۆ دەنگ بدە، ئەوی دەنگ بۆ کێ بدەم؟ بۆ دەنگ بدەم، نەیەزانی دەنگدان یعنی چی؟ یعنی کورسی هێنان لە پارێزگایەکە
کە تۆ دوو کە سیاسیە کەست سەر ئەەکەوێت ئەبێتە ئەندامی ئەنجومنی پارێزگا یعنی چی بۆ ئەو شارە لە ڕاستیدا دوای بەشداریکردن دوای ئەوەی کە انتخابات کرا و ئەو دوو کورسیەمان بەدەست هێنا و جێگری پارێزگامان وەرگرت و ئیشەکانمان بە جوانی بەڕێوەچێ ئێستا خەڵکی ئەزانێ زەرریە گەوریان کرد کە نەچوون بۆ دەنگدان هەمویان ژمارەیەکی زۆڕی نزیکەی من 90,000 دەنگبان هێنا لە پارێزگای سەلاحەدیندا لە قەزای دووسخورمات و کێشەیەکی تریشمان هەبوو ئەوش ئەوە بوو ئێمە لەبەرەوەی 8 حیزبی سیاسی بووین لە دووسخورمات و دابەزیمان لە انتخاباتی پارێزگای سەلاحەدین نەمانتوانین دیعای انتخابی بۆ خۆمان بکەین یعنی بۆ نمونە من کەسێکم بووم مەثەرەن لە شاری دووسخورماتەوە بەس دیعای انتخابیم بۆ خۆمە کرد بۆ لیستەکەیش ئەم کرد نەمەتوانی بە تەنیا بۆ خۆم میکەم چونکە 28 کەس دابەزین ئێمە لە حیزبە جیاجیەکان نەتەتوانی دیعای انتخابی بۆ خۆت بۆ لیستەکە ئەت کرد دوایی تەنیا لە ناو دووسخورماتەوە دیعای انتخابیمان کرد لە پارێزگای سەلاحەدینە لە قەزاکانی ترە نەمان کرد ئەوەش خۆی لە خۆی کێشەیەک بوو ئەو کەسانیش کە نەچوون بۆ دەنگدان نەیانەزانی هەمیەتی دەنگدان چییە گرنگی دەنگدان چییە گرنگی کورسی بەدەستهێنان چییە بەڵام لەگەڵ ئەوەشدا من ئەڵێم کورسەکانمان کەم بووە بەڵام هەوڵمان باش بوو جاران باسی کوردمان ئەکرد تەنیا لە دووسخورماتەوە باسی دووز ئەکرا بەڵام ئێستا لە پارێزگای سەلاحەدینە باسی دووز ئەکرێت چونکە دوو کورسی لە 28 کورسیا کەم نییە دوای ئەو دوو کەسەیش کە لەوێن کەسی باشن هەوڵی باشیان داوە کەسی پاکن علاقەش و علاقەمان لەگەڵ کوتلەکانی سەلاحەدینە کە دەکوت لی جیاوازن علاقەمان زۆر باشە زۆر بتەوە ئەو هەموو کێشانە ڕوویدا لە بینی محافظ و مەجلیسی محافظە سێ جار تا ئێستا سێ محافظ ئیقالە کراوە دەرکراوە ئێمە دەوری باشمان هەبووە لە ئیسلاح لە بینی ئەو کوتە سیاسیانانە دوایی توانیمانە علاقەمان زۆر بتەوە بکەین لەگەڵ هەموو کوتلەکانە وای لێ هاتووە ئێستا ئێمە ساڵونی وەکمانەوە بۆ انتخاباتی داهاتوو هەموو کوتلەکان داوامان لێکەن کە هاوپەیمان بین لەگەڵیانە و تەحالوف بکەین بۆ ئەوەی لە انتخاباتی داهاتوودا لەگەڵیانە بەلیستێک دابەزین دکتۆرەوەی کە ئەبینرا پێشتر بەشێکی زۆری هاوڵاتیانی دووسخورمات و گلەییان لە خزمەتگوزاری و لە لایەنی ئاوەدانی هەبوو ئێستا ئەم کێشەیە لە دووسخورماتوە بە شوێ گەیشتووە ئێوە جەنابەت وەک جێگری پارێزگاری سەلاحەدین تا چەند کارت بۆ ئەوە کردووە کە بە شێوەیەکی عادیلانە خزمەت بە هەموو قەزاکانی سەر بە پارێزگای سەلاحەدین بکرێەوە بە تایبەتیش بۆ دووسخورماتەوە ڕاستیەکەیە ئەمە ئیشارەی بۆ بکەم ئەوش ئەوەیە کە پارێزگای کە دووسخورمات و قەزای دووسخورمات و تا ساڵی 76 سەر بە پارێزگای کەرکووک بوو دوایی دابڕێنرا بە قەرارێکی شۆڤیانە لە 76 درایەوە پاڵتکریت کە درایەوە پاڵتکریت بەڵام لەلایەن حکوومەتی تکریتەوە ئەو هەموو ساڵە شاری دووسخورمات و ئیهمال کرابوو وێران کرابوو و لە هەردوو شەڕەکانی لە ڕاپەڕینەکەی نەوەتویەکە شاری دووسخورمات و بەر وێرانکاریەکی زۆر کەوت ئەوە بڕزگار کرا بۆ ماوەی 12 ڕۆژ کەوتە دەست هێزی پێشمەرگەی کورسان شەهیدێکی زۆر درا لەو شارەدا 12 ڕۆژ ئەو شارە لەلایەن حکوومەتی تکریتەوە درایە بەرتۆپ باران کرا و خانیەکی زۆر 400 نزیکەی 450 خانی و لێ ڕۆخێنرا ئەو چەند ساڵە ئەو شارە وێران کرابوو دووز ئیهمال کرابوو احتیمامی پێ نادرا لایەن حکوومەتی مرکزیەوە لای حکوومەتی تکریتەوە بڵێن دوای ڕزگارکردنی عێراق هەموو عێراق شاری دووسخورمات و کاتێ چاومان کردەوە لە ناو دووسخورماتەوە بینیمان هیچ شتێک لە جێگەی خۆی نییە ئەو شارە وێرانە لە هەموو ڕوویەکەوە نە قوتابخانەمان هەیە نە جادەوبانمان هەیە نە خزمەت گوزاریمان هەیە نە مستەشفامان هەیە هەموو ئەو حتا ینی گەورەترین کێشەی شاری دووسخورمات و ئێستا لە خزمەت گوزاریە کێشەی ئاوە لە ناو پارێزگای سەلاحەدینە هیچ قەزای کێشەی ئاوی نیە تەنیا دووسخورمات و کێشەی ئاوی هەیە ئەویش بەهۆی ئەو ئیهمالی کە حکوومەتی تکریت ئیهمالی شاری دووزی کردووە پێش 2003 دوای 2003 دەستکرا بە ئێعمار دەستکرا بە هەوڵدان بۆ خزمەت گوزاری لەو شارەدا خزمەت گوزاری ئێستا کە ئەکرێت لە هەموو عێراقا بە گوێرەی ژمارەی دانیشتوانی ئەو شارە ئەکرێ ینی بۆ نمونە 114 ملیار دینار پارەکە دێ بۆ سەلاحەدین دابش ئەکرێ بەسەر هەموو پارێزگای سەلاحەدیندا بە گوێرەی ژماری دانیشتوانی زوڵمت لێ ناکرێت لەو ڕۆوە بەڵام نوقسانەکان ئەوەندە زۆرە هەرچەند تو هەڵدەی بۆ ئەو شارە هێشتا نەکەم ئەمە لوارێ بواری تریش لە ڕوویەکی ترەوە ئەوە بکە ئەو پرۆژانی کە جێبەجێ ئەکران لە ناو دووسخورماتووە بە پێی پلان جێبەجێ نەئەکران بە خراپی جێبەجێ ئەکران ئەویش هۆکارێک بوو بۆ ئەوەی شاری دووسخورمات و ئاها بمێنێتەوە بەبێ خزمەت گوزاریە ئەو مەشاریعانە ئەو پرۆژانیش کە ئەکرێ بەباشی جێبەجێ ناکرێت من نمونەیەکت بۆ دێنمەوە بینایی قایموقامێتی دووسخورمات و بینایەکی زۆر هیلاک و ماندوو بوو
کە پرۆژەیەکی بینایی مەجلیسی قەزایان کرد دروست کرد لەبان قایم و قامێت دروستیان کرد لەبان بینایەکە کە خۆی هیلاک بوو ئەوە وای لێمان کرد ئێمە ئێستا کە هەڵساین بینایەتی قایم و قامێت دروست بکەینەوە ناچار بووین هەردوو بینایەکە هەدم بکەین هەردوو بینایەکە تەفلیش بکەین و بیرۆخێنین بۆەوەی بینای قایم و قامێت دروست بکەین لێرە تۆ ئەگەر بە پلان ئیشت بکرای ئەبوایە بینایی مەجلیسی قەزا ئەو بینایە زەخ بکە پارێکی زۆری تیا سەرف کرا لە جێگەیەکی تر دروست بکرا چونکە دواوی کە قایم و قامێت ئەڕمێنی ئەو زەرەرە نەکەی و هەروها پرۆژەیەکی زۆر ئاها بە ناڕێکی جێبەجێ کرابوو ئێستا ئێمە بۆ ماوەی 2 ساڵە خەریکین ئەو ناڕێکیانە ئەو کەم و کورتیانەی کە هەبوو تەواوی ئەەکەین بۆ نمونە ئەمساڵ نێزگەی 4-5 قوتابخانە 2 ساڵە لە شاری دووسخورماتەوە دروست کراوە کتێبخانەیەکی گشتی کە ڕوخێنرا بوو پارە نەبوو دروست بکرێتەوە دروستمان کردەوە کۆمەڵێک لە دیەکانی ناوچەی داودەق دێی نەوجول و لەک و خروەلی و کۆمەڵی دیتر هەیە لەو دەوروبەرە شارعێکی گەوریان بۆ ڕۆیشت جادەیەکی باشیان بۆ کرا نزیکەی 666 میلیۆن دینار کارەبا گەیانە دێی نەوجول تا دەی ئۆمەر سۆفی ڕۆیشتووە ئێستا دووسێ دەیترمان هەیە هەر لە کارەبای سەلاحەدین لە بودجەی پارێزگای سەلاحەدین ئەڕات و جادەوبانێکی زۆر وا خەریکین جێبەجێ ئەکرێ لەناو شاری دووسخورماتووە ماوەیەکی زۆر سەرقاڵی پرۆژەی تەسفێکردنی ئەو دابینکردنی ئاوی خواردنەوە بوون و دانیشتوانی دووسخورمات و کە لە هەمان کاتە سەرقاڵی نۆژەنکردنەوەی شەقامی سەرەکی دووسخورمات و بوون ئەو دوو پرۆژەیە بە شوێ گەیشتەوە بوو چکە ئەوەی کە لەسەری وترا گەندەڵێکی زۆر لە هەردوو پرۆژەکە ئەنجام درابوو ئێمە هەرێمی کوردستان پرۆژەی ئاوەڕووی شاری دووسخورمات و مەبلەغێکی بۆ سەرف کرد بۆ چەند گەڕکێک لە شاری دووسخورمات و جێبەجێ کرا ئێستایش مەشروعێکی گەورە پرۆژێکی زۆر گەورەمان بەدەستەوەیە ئەویش پرۆژەی ئاوەڕووی هەموو شاری خورمات و کە نزیکەی 95 ملیارد دینار پارەی بۆ تەرخان کراوە کە بکرێت من پێش هەفتەیەک پێش ئێستا لە ئیستانبول بووم لە تورکیا بۆ ئەوەی لەگەڵ شەریکێکی تورکیا قسەمان کرد بۆ ئەوەی بێت ئەو مەشروع گەورەیە ئەو پرۆژە گەورەیە لە ناو شاری دووسخورماتووە جێبەجێ بکات مەسەری ڕێگاوبانەکە کێشەیەکی گەورەمان هەیە ئێمە خۆتەزانی ڕێگای سلێمانی و هەولێر و کەرکووک و ئەو پارێزگانە هەمووی بەسەر دووزاتی ئەپەڕێ ئەو شارعیش هەیە ئەو ڕێگاوبانی کە لە ناو دووسخورماتەوە ڕەت ئەبێش ڕێگاوبانێکی خراپ و بچووکن گەورەترین پرۆژە ئەوەیە کە ئەو ڕێگایە لە دەرەوەی دووزەوە دروست بکرێت ڕێگاوبانێک بەناو دووزا ڕەت نەبێت تاکو ئێستا وەزارەتی ئیسکان و تعمیر بەداخەوە تاکو ئێستا ئاوری لەو مۆزوعانە داوەتەوە کە تەکلفەکەشی ئەو تەکلفەیە نییە قیاسن بۆ تەکلفەی کە لە شارەکانی تر لە محافظەکانی لەسەر بودجەی پارێزگای سەلاحەدین ناتوانێت ناکرێت پارێکی زۆرە بودجەی سەلاحەدین کەمە ینی تۆ بۆ دووسخورمات و لەوانەیە 20 میلیارد ساڵانە تەرخان بکرێت 25 میلیارد تەرخان بکرێت ئەو پرۆژەیە زیاتر لەوە تەکلیفەکات حتا ئێمە پرۆژەی ئاوەڕووی شاری دووسخورماتویش کە 95 میلیارد دینارە بۆ 5 ساڵ بە قەرزێکن 5 ساڵ هەر ساڵی 50 میلیارد دینار هەموو پارێزگای سەلاحەدین 5 قەزای بە 500 میلیارد ئامانە شاری دووسخورماتویەکی کە لەو قەزایانە بە 5 ساڵێڵە ئەو پارەیە دەفعکرێ پارەکە زۆرە ینی پرۆژەکە تەکلیف زۆرەکە بەڵام ئەبێ حکوومەتی مرکزی ئەبێ وەزیری ئیسکان و تعمیر ئەو پرۆژەیە بگرێتە ئەستۆی خۆی و جێبەجێ بکات بەڕاستی ینی ئەو شارە وەکو بۆ تەماسکە شارێکی وێران بوو لەلایەن پرۆژە خزمەتگوزاری ئێستا وا خەریکە تۆزێک ڕاستی ئەو پرۆژانە لە ناو شارەکە جێبەجێکرێ لێرەش ئەمە ئیشارە بۆەوە بکەم کە ئێمە ئەنجومەنی قەزای دووسخورماتویش ئەنجومەنێکی زۆر باشن عەرەب و کورد کە 14 دەنگن هەمویان ئەو 14 دەنگە حوتی تریشمان لەگەڵای برا تورکمانەکان 21 کورسیە 14 متفقن بۆ هەموو شتێک بەڕێز قایم مقامی شاری خورماتوو ساڵونیوەکە قایم مقامی پێش و تەقاعود بوو ئێستا ئەم هاتوتە جێگاکەی هاوکارن هەموو هاوکاری یەکین لەنا ئەو شارەدا ئێمە و قایم مقام و مەجلس و ڕئیسی مەجلس بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژانە کە لە ناو شاری دووسخورماتەوە بەڵام تاکو ئێستا ئەو شارە هەر نوقسانی پێوە دیارە هەر کەمی پرۆژەی پێوە دیارە لەبەرەوەی پێتموت ئەو هەموو ساڵە ئیهمال کرا بە شاری دووسخورماتەوە تا چۆن پێ وایە کە خراپی لایەنی ئاوەدانی لە شاری دووسخورماتووە تا ڕادێک لەژە کاریگەری ئەو قەیرانە سیاسیا بوو کە عێراقی پێاتێپەڕی و بەتایبەتی ژۆ قەیرانە سیاسی کە لە نێوان کورد و عەرەب و تورکمان لەلایەکی ترەوە بەڵێ دروست بوو تەسیری هەیە هەموو خلافێکی سیاسی لە بینی کوتلەکانە لە بینی نەتەوەکانە تەسیرێکی هەیە لەسەر کاریگەرە لەسەر پرۆژە جێبەجێکردنی پرۆژە بۆ نمونە من یەک نمونەت پێدەم پرۆژەیە کات بۆ شاری دووسخورماتوو دروستکردنی شوقەی سەکەنی
لەبەر ئەوەی خلافێک لە بینی مەجلسا دروست بوو لەکوێ دروست بکرێت ئایا لە لای ڕۆژئاوا دروست بکرێت یا لای خۆرهەڵات یا لای خۆرئاوا دروست بکرێت ئەو منطقەیە کوردی ئەو منطقەی عەرەبی و منطقەی تورکمانی وایان لێ هات فترەیەکی زۆر نەیانتوانی لە بینی خۆیان ڕێککەون پرۆژەکە گەڕایەوە بەغدا جا بۆیە کێشە و ئاژاوە و خلافاتی بینی کوتلە سیاسیەکان تەسیرێکی سلبی هەیە لەسەر جێبەجێکردنی مەشاریع لە پارێزگای سەلاحەدین لە ساڵی پارەوە تا ئێستا بەپێ و ئامارانەی کە لە بەردەستان زیاتر لە 400 ماڵ لە ناوچەی دووسخورمات و شوێنی خۆیان بەجێهێشتووە بەرەو هەرێمی کوردستان هاتوون ئەم کێشەیەکی شووە سەرچاواگرێت کوردەکانی ئەو ناوچەیە بۆ لە شوێنی خۆیان نامێن و ناوچەکانیان بەجێهێڵن ئێوە چیتان کردەوە بۆی کە ڕێگری لەم کۆچە بکەن ئێمە 2023 کاتێک شاری دووسخورمات و وەکو شارەکانی تری عێراق ڕزگار کرا لە ژێر دروشمی ڕژێمی سەدامی زاڵم زۆر لە پۆستە سیادیەکان پۆستە کاریگەریەکان بەدەست کوردەوە بوو مدیری تەربیە کورد بوو مدیری شورتە کورد بوو قای مقام کورد بوو بەڵام دوای فترەیەک کۆمەڵێک لە ئەوانەی کە دەسەباڵان لە بەغدا نەتەوەکانی تر بە تایبەتی نەتەوەی تورکمان توانیان ئیش بکەن لەسەر دەرکردنی کۆمەڵێک لەوانە یەکێک لەوانە بەڕێوەبەری پۆلیس کە پێشمەرگەیەکی کۆن بوو کادرێکی باش بوو کاک عەقیل عەباس دەرکرا تەرد کرا هەر دەرکرا لە شورتا هەر نەکە ئەوەی دابگیرێ لەم پلەی مدیر شورتەی و تەوابەلک و تەرد کرا هەر لە سرکی شورتە نەما دوایە وسا ئیشیان کرد لەسەر دەرکردنی مدیری تەربیە زۆر ئیشکرا لەسەر دەرکردنی کۆمەڵێک مدیری تری کورد ئیشکرا لەسەر دەرکردنی قای مقامی پێشوو قای مقامی ئێستایش بەڵام الحەمدولیلا نەیانتوانێ شتە بکەن کۆمەڵێک کێشەی ئەمنی ڕوویدا کۆمەڵێک کوشتار ڕوویدا کۆمەڵێک اختیالات ڕوویدا بەسەر زوباتی ئەفسەری شورتەی کوردەکانەوە کۆمەڵێک لە کارمەندی ئاسایش لەوێ شەهید کرا کۆمەڵێک خەڵکی تر لەو شارەدا تیرۆر کرا وای لە هات وەزعی ئەمنی تێکچوو خزمەت گوزاریش کەم بوو وای لە هەندێک لەو ماڵانە کرد کە ئەو شارە بەجێ بێڵن و طبعا من لێرەدا ینی ڕخنش لەو کەسانە ئەگرم کە ئەو شارە بەجێ دێڵن تۆ ئەبێ ئەستی نەتەوایەتیت زۆر بەرز بێت ئەو شارە جێ نەیەڵێ ئەو شارە شارێکی ئێمە ناڵین شارێکی کوردیە سەرف ئەڵێن شارێکە بۆ هەموو قەومیاتەکانە هەموو با پێکەوە بژین تۆ ئەو شارە جێئێڵی قەومەکانی تریش قەومیاتەکانی تریش وەکو تۆ خزمەت گوزاریانی قەومەکانی تریش عینەن نەتەوەکانی تریش عین وەکو تۆ ئەناڵێنن بەدەست ئەو مەشاکلانەوە بەڵام بۆ ئەوان شارەکە بەجێ نایڵن تۆ شارەکە بەجێئێڵی ئەمە ڕاستی خەلەلێکە لە مەوزوعی خەلەلێکیان تەیە خەلەلێکەیە ئێمە ئەبێ ئاستی نەتەوایەتیمان زۆر بەرز بێ لەو شارەدا جا بۆیە فترەیەک بوو خەڵکی زۆر باری کرد ئێستا ئەوە کەم بووەتەوە الحەمدولیلا وەزعی شارەکە گۆڕاوە باشتر بووە بۆ نمونە وەزعی کارەبا خراپ بوو ئێستا وەزعی کارەبا باشترە وەزعی مۆلیدات خراپ بوو ئێستا وەزعی مۆلیدات باشترە خزمەت گوزاری تا ڕادەیەک خراپ ئێستا باشترە وای لێک لە خەڵکەکە لەوانەیە توانم ئێستا خەڵکی بگەڕێتەوە نەکبار بکات ئەمە هیچ ئامارێک لە بەردەستە کە پێما بڵە چەند ماڵ گەڕاونەتەوە هەیە گەڕاوەتەوە ماڵ بەڵام زۆرینی ئەوانی کە ڕۆیشتونە زۆری نەگەڕاوەتەوە چەند ماڵێک گەڕانەتەوە لەبەرەوەی ینی تۆ هەر چەندێک دوورکەویتەوە لە شارەکەی خۆت هەر دڵت بۆ شارە ڕۆکە تیای لە دایک بووی تیایی خوێندنت تەواو کردێت تیای ژیاوی فترەیەکی زۆر کە سوکارت لەوەیە هەر دڵت بۆ شارە ئەگەڕێتەوە ئضافەتەن بەوە تۆ ئەوە جێگەی خۆتەوە ناوێ جێویڵی بۆ کەسێکی ترکە یاری بەو شارە بکات بە مقدراتی ئەو شارە بکات بەڵام کێشێکی تر هەیە کێشێکی ئەوە نەبوونی یعنی نەبوونی دامەزراندن بۆ یەک نەتەوە بۆ کورد ینی بۆ نەتەوەکانی تر هەیە و تەنها بۆ کورد نیە زیاتر نەتەوەی تورکمان ئەویش ئەوەیە کە کۆمەڵێک ئەوان مەثەن ئەندام پەرلەمانیان دووسێ ئەندام پەرلەمانیان هەیە دووسێ مدیر عامیان هەیە لە بەغدا دامەزراون ئەوان ئیشیان بۆ ئەکەن ئەوان توانیانە ئیش بۆ نەتەوەکەی خۆیان بکەن تەعیناتەکان لە بەغداوە دێنەوە ئەگەر لە سەلاحەدین بێ ئێمە توانی سەیترەکەینە سەر تەعیناتە لە سەلاحەدین بێ لە پارێزگا بێ ئێمە توانین هەمیش وەکو ئەوان داوا بکەین بۆمان تەعین بکرێت بەڵام ئەوان کێشەکە ئەوەیە ئیشەکانیان لە بەغداوە مدیر عامەکانیان ئەندام پەرلەمانەکانیان ئەو تەعیناتانە لە بەغداوە دێن باش ماشەڵڵا خۆ کوردیش ئەندام پەرلەمانی زۆری هەیە لە بەغا وەزیری زۆرمان هەیە و جێگری سەر وەزیرانمان هەیە و سەر کۆمارمان هەیە یعنی تۆکو جێگری پارێزگاری سەلاحەدین بۆ داوای لقای ئەمانە ناکەی بۆ فشار ناخێت سەریان کە کار بۆ نەتەوەی کورد و بۆ کوردەکانی ئەو ناوچەیە بکەن نەک بەس من برای بەڕێزم داوام کرد بێت بەڵکو قای مقامی شاری دووسخورمات و بەڵکو بەرپرسی حیزبەکانیش لەوێ هەموو وەختێک داوای ئەوەیان کردووە ئێمە وتومانە ئەو کەسەی کەش خەڵکی شاری دووسخورمات و یا خەڵکی خانەقین یا خەڵکی کەرکووک ئەگەر بێت و لە حکوومەتی مرکزیە بەرپرس بێت وەزیر بێ یا وەکیل وەزیر بێ یا مدیر عام بێ
ناڵین ئەندام پەرلەمان چکە ئەندام پەرلەمان بەدەنگتی تۆ ئەگەر شارەکە دەنگی بهێنایە ئەندام پەرلەمانت ئەبوو بەڵام ئەو دەنگەمان نهێنا کە ئەندام پەرلەمانمان هەبێت بەڵام خۆیان توانی مدیر عامێکمان بۆ دانن وەکیل وەزیرێکمان بۆ دانن خۆ الحەمدولله خاوەن شەهادەیشمان زۆرە لەو شارەدا کەسی تێکۆشەری باسیشمان هەیە ئەوە کێشەی ئێمە ئەوەیە کە ڕێوارگیان ئێمە ئەوانی تر نەتەوەکانی تر کەسیان هەیە نوێنەریان هەیە لە بەغدا مدیر عامیان هەیە وەکیل وەزیریان هەیە ئەندام پەرلەمانیان هەیە ئیشیان بۆ کە ئیشی باش بەس بۆ نەتەوەکەی خۆیان شێکات بەڵام ئەوەی کە زوڵمی لێ ئەکرێ لەلایەن دامەزراندنەوە بە دەرەجەی یەک کورد و عەرەبە باشە بەڵام ئەگەر ئێمە بێتە سەرەوەی کە کار بگاتە ئەوەی کە وەکو لایەنی نەتەوەیی کار بکرێت یانی ئەگەر تورکمانی بەغداش بێ وەکو لایەنی نەتەوەی کار بۆ تورکمانێکی دروستخورماتووەکە بەڵام بۆ کوردەکان وەکو لایەنی نەتەوایەتی باو کوردە خەڵکی سلێمانی بێ بۆ کار بۆ کوردەکانی دروستخورماتوو ناکا بۆ کات بۆ کوردەکانی سامەڕا ناکە من ناڵێم کار ناکرێت ئەتوانێت کار بکات بەڵام معاناتی تۆ نازانێ یعنی تۆ خەڵکی شارەکەی خۆتی ئەزانی معاناتی شارەکەی تۆ چییە ئەزانی تۆ چیت پێویستە کەسێکی بەڕێزە لە لای من وەزیری سەحەیە وەزیری تیجارەیە مدیر عامە وەکیل وەزیرە ئەوانە هەموو کوردی سلێمانین کوردی هەولێن لەوێ دانیشتوونە معاناتی من نازانێ وەکو من خەڵکی شارەکەی خۆم ئێمە ناڵێن وەزیرمان ناوێ با وەکیل وەزیرێکمان بۆ دابنرایە با مدیر عامێکمان بۆ دابنرایە ئەو وەختە ئەیتوانی ئەو کەسە ئێستا بۆ نمونە من باسی خۆم ناکەم ئەوانەی پێش منیش ئەتوانین لە سەلاحەدینە بە هەموو شێوەیەک ئیش بکەین بۆ ئەو شارە هەرچی کێشەیەکی خەڵکی سەلاحەدینێ لە تکریتە لە مرکزی محافظە بە یەک تەلەفۆن چارەسەریەکەین جا ئەو وجودەی ئێمە لە تکریتە ئەگەر لە بەغدا بووایە ئێستا کاریشمان بۆ ئەو شارە کرد بەڵام بەڕاستی ئەو شار هەرچەند گرنگە لە لای یعنی ئێمە زۆر بە شارێکی گرنگی ئەزانین شارێکە تەضحیاتێکی زۆری داوە لە ڕاپەڕینەکەینەوە تویەکە کۆمەڵێک شەهیدی داوە کۆمەڵێکی زۆر ئەمفاری داوە لە ڕاپەڕینەکەی 2003دا لە دوای 2023 تا ئەمڕۆ کۆمەڵێکی زۆر لە گەنجەکانی شاری دروستخورمات و بەدەستی تیرۆریستان ڕۆیشتونە و تەضحیەکی زۆری داوە شارەکەیش زۆر گرنگە خەتێکی استراتیجیە خەتێکی سنووریە لەگەڵ کوردستاندا ڕێگەی سلێمانی و هەولێر و ئەم منطقانە کەرکووک هەمووی بەسەر دروستخورماتواتی ئەپەڕێ شارێکی زۆر گرنگ و زۆر مهمە بەڵام بەداخەوە ینی ئەو شارە لەلایەن حکوومەتی مرکزی ئیهمال کراوە جا بۆیە من لێرەوە داواکارم لە چەند جاری تریش داوامان کرد داواکارم لەوانەی کە لە بەغدا دانیشتون نوێنەری ئێمن چی ئەندام پەرلەمانن چی وەزیرن چی وەکیل وەزیرن داواکارم لیان کە ئاوڕێک لەو شارە بەسە زمانە بدەنەوە خەڵکێکی زۆر دانیشتووە کۆمەڵێک خریجی کولیاتن خریجی مەحەدن خریجی پەیمانگاکانن بەڵام تاکو ئێستا بۆ دامەزان ڕۆن نییە بەڵام ئەو ڕۆژە 23 کەس پۆلیس لە نەتەوەی تورکمان وەزیری شەباب تەعینیانی کردووە پێش ئەو 41 کەسی بۆ یەک جێگا هەمووی لە یەک نەتەوەی لە یەک جێگایەکە بۆ هەر چوارێک ئەڕۆی لەم ڕۆژانە 16 کەس لە دروستخورمات و تەعین کراوە هەمووی عەرەبن یەک کوردێکی تێدا نییە بۆیە بەداخەوە ینی ئێمە ئەو گلەیەمان هەیە ئەبێ ئەوانەی کە لە بەغدان لە حکوومەتی مەرکەزین کە دەستیان ئەڕوا حیسابێک بۆ ئەو خەڵکە بکەن لە ناو شاری دروستخورماتوایە چونکە شارەکە شارێکی کوردستانیە ناڵم شارێکی کوردیە شارێکی کوردستانیە نەتەوەکانی ترشتی ئاژین ئێمە نظرەی ئێمە بەرامبەر قومیەتەکانی تر ئەڵێن ئێمە لەگەڵ ئێوە ئاژین بۆ ئێستا علاقەمان زۆر بتەوە لەگەڵ عەرەبە هەرچی بڵێن لەگەڵ عەرەبە علاقەمان زۆر باشە 7 کورسیان هەیە 7 کورسی کورد و 7 کورسی عەرەب 14 کورسین هەموو کۆکین لەسەر داواکارێکانمان کە ئێمە هەردوو دوونەتەیە مەزڵومن پێش ئێستا ئیحسایە کرابوو مناقشەیە کرا لە پارێزگای سەلاحەدین هەمووی بە ڕەقەمەوە بە ژمارە و خستن بەردەست ئەنجومەنی پارێزگا و خستن بەردەست پارێزگای سەلاحەدین کە ئێمە ئەو کێشەیەمان هەیە لە شاری دروستخورماتووە ئەو تەعیناتای هەمووی پێمان ئەڵێ ئەو تەعیناتە لە بەغداوە دێمە دەسەڵاتی بەغدامان نی حکوومەتی مرکزی بەڵام لە سەلاحەدین ئێمە زوڵم لە ئێوە ناکەین چونکە ئێوە کوتلەیەکی سیاسین هاوبەشن لەگەڵ ئێمە هاوپەیمان لەگەڵ ئێمە ئەوەی بۆ غەیری ئەوە بکرێ بۆ ئێوەش ئەکرێت ئێمە توانیمان لەم فترەیە 60 مامۆستا نێردرا بۆ تورکیا بۆ ئیفادات توانیمان بیستی کورد بێ بیستی عەرەب بێ بیستی تورکمان بێت لە تەعیناتی پۆلیسە ئێستاوە 90 کەس تەعینە دامەناوە 30 کورسی عەرەب 30 تورکمان بەڵام ئەوەی لە بەغداوە ئەکرێ ئێمە دەسەڵاتمان جا بۆیە داواکارم جارێکی تر لەوانەی کە لە بەغدان کە دەسەڵاتیان هەیە ئاوڕێک لەو شارە بەسە زمانە بدەنەوە بۆ ئەوی خەڵکەکە بەڕاستی خەڵکێکی کورد پەروەرن خەڵکێکی تێکۆشەرن تەڵقییانداوە زۆر باشە تۆ لەسەر لیستی هاوپەیمانی کوردستان جێگری پارێزگاری سەلاحەدینیت کەواتە کورد پۆستێکی باڵای هەیە لە پارێزگای سەلاحەدینە ئەوەی ئەو زانیارانی لە بەردەستی منایە ئەمەژە بۆ واکاکە وەکو لایەنی پەروەردەی کوردی خوێندن بە زمانی کوردی لە دروستخورمات و بە ڕێژێکی زۆر زۆر پشتگوێخراوە ئەمە لێت پرسم بۆ کارتان لەسەر ئەوە نەکردووە سەرەتا ڕێگە نەدەن پەروەردەی کوردی
برە ئەو فرامۆشکرد نەبڕەوە کوردەکان ناچار بن منداڵەکانیان بنێرنە بەر خوێندنی عەربی یان تورکمانی بەڵام حەزەکەم وەڵامەکە هەڵگری بۆ دوایان ناوبڕە ناوبڕێکی کورد وەگەڕێنەوە لاتان